بۆ دەیان ساڵ کێڵگەکانی کوردستان تەنها دەنگی تراکتۆری بیانیان تێدا دەبیسترا لە بەرهەمی ئیتاڵی و فەڕەنسیەوە تاوەکو تراکتۆری تورکی و ئێرانی. بەڵام ئەمڕۆ لە دهۆک چیرۆکەکە گۆڕدرا و دەنگێکی نوێ دێتە بیستن، دەنگی چەرخی پیشەسازی خۆماڵی. ئێستا کاری کارگەیەک نەک هەر ئاسن و پۆڵە، بەڵکو خەونی خۆبژێوی و هەناردەکردنیش بەرهەم دەهێنێت. بۆ یەکەمین جار لە مێژووی باشووری کوردستان و لە پارێزگای دهۆک کارگەی تراکتۆر دامەزرا. 5 جۆر تراکتۆر دروست دەکەن و ئەگەر بازاڕیان هەبێت و داواکاریان لەسەر بێت ڕۆژانە 15 تراکتۆر دروست دەکەن. ماشەڵڵا تراکتۆرەکانیشیان تابڵەی جوان و کوشتێکی خۆشیان هەیە. تراکتۆرەکان 6 جۆری جیاوازی بڕاندی ئەیسین، بزوێنەر و گێڕیان فێرگەسۆنە و نرخەکانیان لە $10,000 دەست پێ دەکات تاوەکو $40,000. بەرهەمی ئەم کارگەیە لە سەرتاسەری عێراق، سووریا، سوودان، ئیمارات و ئوردن کڕیاری هەیە. عێراق و هەرێمی کوردستان لە مێژە کڕیاری تراکتۆری بیانین، هەرچەندە ئامارێکی ورد لەبارەی ژمارەی تراکتۆرە هاوردەکراوەکان لە بەردەستان نییە، بەڵام ڕوونە کە ساڵانە ملیۆنان دۆلار بۆ کڕنیان دەچێتە دەرەوە. لە بازاڕەکاندا تراکتۆری ئیتاڵی، هۆڵندی، فەڕەنسی، تورکی و ئێرانی بەدەست دەکەون کە نرخەکانیان بە پێی براند و هێزی ئەسب لە نێوان $4,000 بۆ $11,000. بازاڕی تراکتۆر چۆنە بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەشی گشتی بازاڕیان هەمویان باشە، بەڵام زۆربەی نیوهۆڵند دەفرۆشرێتن. ئەوەی هۆڵندی نیوهۆڵندی بەڵێ. چی بکرێلەوە ئەوەی کە کارگە لە ناو خۆدا هەیە بتوانێت بازاڕی بیانیانە جێگرەوەی ئەمە زۆر پێ خۆشحاڵین کە شەریکەک هەبێتن لێرکوانە ئەو تراکتۆرانە دروست بکاتن، ئەمە لەو گومرگ بدەینە خەڵک لۆ ئەو نەقلانەی کە ئەمە دەیدەن بیدێنێ بیانی. سی لە گەورەترین پێشەنگاکانی فرۆشتنی تراکتۆر و ئامێرە کشت و کاڵگەکان بەگشتی لەسەر ئاستی عێراق لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانن. زۆربەی کڕیارە عەرەبەکانی عێراق لە هەولێر تراکتۆر دەکڕن. ئێمە بەتایبەت لەبەر تراکتۆر دێن بۆ ئێرە، بە دیاریکراوی دێینە هەولێر لە باکوور لەبەر بتمانە و کوالەتیەکەی، چونکە ئەو تراکتۆرانەی دەیهێنن نمرەیەکن، متمانەیان هەیە و کوالەتیان بەرزە، فریون نادەن. واتە ئەگەر مەکینەیە کێشەیەکی تێدا بێدیان شتێک فریون نادەن، یەک قسە لەگەڵ دەکات و قسەکەی ناگۆڕێت. ئەنوەر ئەتروشی خاوەنی کارگەی دروستکردنی تراکتۆرە جگە لەم کارگەیە ساڵی 2015 کارگەی ئۆتۆمبیلی زریپۆشی کردوتەوە. دەستپێکی کارکردنیشی کردنەوەی ژمارەیەک پێشەنگای ئۆتۆمبیل بووە. لە ڕێگەی 2 کارگە و 4 پێشەنگای فرۆشتنی ئۆتۆمبیلەوە نزیکەی 500 کەس لای کار دەکەن. ما تراکتۆرش وڵاتی تورکیایە، کۆژمێکی گەلێکی زۆر، هەتا 2012 زۆرینیەوە تقریباً گەهشتا 2000 تراکتۆرە. وەختی ما فکر لێکردی ئەم خۆ کارگەهێکی لێرە چێکێت، ئەم پێویستی کارگەهێکینە، چونکە وڵاتی ما عێراقر بێ کارگەهە. ئەسرا بوو من قەستە وڵاتی تورکیا کرد شوێ کارگەهەیە ئەو کارگەها کە من تراکتۆر لێدینین. گەلێک وڵاتە ئەس چووم
من پێکۆل کردن کە ئەس بێ کارگەهێ دەمەشولی و دەستی جێبەر نەدەم پتریە 36 کارگەهێ تەرەکترا من جیهانê têk vedayîn کە هەر کارگەهێک çi تەرەکتر çêt ket heta ez gehiştme vê radeyê min xol nûkelvêrê ez kargehê xwe çêt kem û terektera xwe lêk dem bu hemê Iraqê û derve بزوێنەر گێڵ ئەکسل و دەبڵەکسل لە کۆمپانیای فێرگەسۆن و لقەکانی هاوردە دەکرێن بەشێک لە پارچەکانی دیکەی لە تووشاوە دەهێنرێن و ئەوەی دەمێنێتەوە لە دهۆک دروست دەکرێن هەف تشتە ناوخۆی هەر پلێتێک هەبیت هەر قەتعکەوەسنی هەبیت ئەم ناوخۆی درستکەن بەس مەکینە مەسەلەن گەلک وڵاتان تێنین وڵاتە هەرێ سەرەکی پێرکنسە ئەو ئەش وڵاتێکی هەرێ پێشکەفتی هێvê مەکینەیە یا دوێ ئەمش بریتانیا تێنین شنگلیس ئەو ji مەکینەکە گەلێکە پێشکەفتیە بەس هەر دەولەتێکیش بۆ ئەم جۆرێکی ژێتێنین ماشینەکان لە جۆری فەرگەسۆن مەسەلەن فۆرگسن مەسەلەن جۆری 6 پستن هەش بریتانیا تێنین جۆری 4 پستن ئەمش فەرەنسا تێنین پارچەکان لە هۆڵی بەرەمهێنان لە بەردەم ئامێری بەرزکردنەوە ڕیز دەکرێن 4 بۆ 5 کەسی کارامە کاری لێکدانی پارچەکان دەکەن بزوێنەر گێڵ دەبڵ گێڕ و ئەکسل پێکەوە دەبەستنەوە بڕغوو واشەرێک بەکاردەهێنن کە خاوەنەکەی دووساری کێشەیشکان و شلبوونەوە نەکات بە 3 کاژێر ئەم قۆناغە و دروستکردنی شانسی تراکتۆرەکە تەواو دەکەن مهمترین تشت گرێدانیەوەیە ئێستا گێڕی بژدینی مەکینەی بژدینی کەمی ساڵ ئەکسنەکانی بژدینی لازم ینی مەزبوط 100% بژدێتن ینی کە عیارە کە دوونەکەیە کە بڕغیەکانە چون تراکتۆر لە دوو پارچەی سەرەکی پێک دێت شۆفێرەکەی زۆر بە زەحمەت بە سەلامە دەرەچی ئێوە ئەو کارە ئەکەن کە ئەوە لە ناو خۆدان نەبی ئەو کۆرە مهمترین کارە ئەوە لەسەر چ دەمێنیتن لەسەر ئەشیای ئەسلیەکەی ئەها بڕغی و واشەرەکانی واشێرەکەی لە ناوە شەفتی هەیە ئەو شەفتانەی تەواو بێتە گرێدان هیچ مشکلەی نابیتن دوای پێکەوە بەستانی پارچە گەورەکان دەچێتە بەشی شوشتن و پشکنینی تەواوی بەشە گرنگەکانی بۆ دەکرێت بۆ ئەوی کەمترین کەم و کوڕی نەمێنێت دواتر بە جۆرێک ڕنگ دەکرێت کە دژی سەرما و گەرمایە و وەکو چینێکی پتە و بە مادەی قومەوە دەنووسێت و دەبێتە پارێزەرێکی باشی شانسی تراکتۆرەکە بەشە سەرەکیەکانی تراکتۆرەکە ئامادەن پێکەوە بەسمی بزوێنەر و گێڕ و ئەکسڵ بنچینەی کارەکەن پارچەکانی دیکە و بەشە کارەباییەکەی لەم بەشەی کارگەدا دروست دەکرێن کە نوێترین ئامێر و تەکنەلۆژیای سەردەمی هەیە کارگەکەوە دیزاین کراوە کە لە 24 کاژێردا توانای دروستکردنی پارچە و پێداویستی 15 تراکتۆری هەبێت پلێتی ئاسن و پارچەی قوم لە تووشاوە دەکڕن کە لە جۆری هارد ڕۆکسی 2.3 واتە بەهێزترین جۆری پلێتی ئاسن و قوم دەگەنجی دۆک کە پێشتر ڕاهێنانیان پێکراوە و ڕاهێنراون کە چۆن تەواوی پارچەکانی تراکتۆر دروست بکەن ئەو ئاسن و قومانەی لە بەردەستیانە لە ئاسن و قوما کوالیت بەرزەکانن بۆ ئەوەی دوازار ببنە هەیکەلی تراکتۆرێک کە بەرگەیەکی باشی کەش و هەوای باشووری کوردستان و ئەو وڵاتانەش بگرن کە تراکتۆریان لە دهۆکەوە بۆ دەچێت. بۆ ئەوی پارچەکان باش بەرگە بگرن و تەمەنێکی درێژیان هەبێت نابێت بە لەحیم پێکەوە بلکێنرێن بۆ ئەمەش دەبێت ئامێری پێشکەوتووی CNC هەبێت
کە لە بری لەحیم خۆی پلێتەکان دەبڕێت و دەیانچەمێنێتەوە. دیزایانی پارچەکان دەدرێتە بەشی دیجیتاڵی ئامێرەکە و بە لیزەر پارچەکان دەبڕێت. دواتر لە ڕێگەی ئامێری پرێسەوە پارچەکان دەچەمێنرێنەوە. زۆنی ئەم ژیوەیەکی هەمی دەوڵەتی درۆسێ مەژیم کۆنیتین ئەم ژی پلێتمێ بۆشە ئەمەوە دێمێ بۆشە کۆرمەندی زیرەک خڕێت نۆخۆینە بەل بۆ دەورێت بۆشمێت پێدا وەختێن گۆ لێرە شوێنەکان بەێ دێبەهای تراکتۆران بەرز بی سەر جوتیارە بەێ طبعا ئەوژی ئێکیش هەدافێتمێت سەرەکی ئەوە دهۆری کۆریۆ خەلکی خوب بکەین مستەقبەلەندا فرسێت باشتر دەربەی بۆیە تەرەکتریا زۆمبی بەلکو هەر خەلکی مەژی دۆ کۆر بکەن دەفمە و شۆڕە زۆیی هەویتن. هەموو پارچەکان دێنە بەشی ڕەنگکردن و سێ زۆر ڕەنگ بە سێچین لە پارچەکان دەدرێت. ئەو زۆرە ڕەنگانە بەکاردەهێنرێت کە بەرگەی سەرما و گەرما و تەڕبوون دەگرێت. چینی سێم و کۆتایی مادەی پلاستیکی تێدایە بۆ ئەوەی شوخت نەگرێت و جوان بدرەوشێتەوە. ئەمە بنچینەیەکی گەرمیدا بڕە پارێزگاری لە پلێتەکان دەکات و وشکبوونەوەیان بۆ ماوەی 12 بۆ 14 کاژێری دەوێت. ڕۆژی دواتر بۆیەی گەرمی بۆ پلێتەکان بەکاردێنین ئەم بۆ یاخە بنچینە دژە گەرمیە پلێتەکان لە ژەنگ دەپارێزێت و بەرگری بۆ یاخەکە زیاد دەکات و لوسی دەکات. ڕۆژی دواتر لوس دەکرێت و دواتر بۆیەی گەرمی دابڕی لێ دەدرێت بەمە دەگوترێت بۆیەی بنچینەی گەرمی دابڕ. ئێستا تەواوی پارچەکانی تراکتۆر و شانسیەکەی ئامادەن بۆ بەیەکەوە بەستان. ژمارەیەک میکانیکی شارەزا و ڕاهێنرا و دەست دەکەن بە بەستنی تراکتۆرەکە. لە سای ئەم کارگەیەوە بۆ هەر تراکتۆرێک $7,000 دەگەڕێتەوە نێوخۆ و دەچێتە دەستی کار و قازانجی کارگەوە. کرێی دەستی لێکدانی هەر تراکتۆرێک $1,500 تێچووی گواستنەوەی $700 دروستکردنی پارچەکانی $2,000 باجی گومرجی هەر تراکتۆرێک $1,000 دروستکردنی بەشە کارەباییەکەی $1,000 و $800 بۆ ڕەنگ و شوشەی کابینەکەیەتی. ئەم حەزکەم تشتێکی بۆش زۆر کۆڵەتی بدەنە فەلۆحی بێگازندە بێعیب کەڤەری خۆریجی مەلێزەرێت هەین ئەمی چێتکەن vێری ئەمی چێتکەن ئەم گەلە احتیمام بیت کرد چگۆ ئەف دیتەحملی گەرمیت کرد دیتەحملی فلۆحات و زۆر تشت و مشتت کرد. دوای لێکدانی پارچەکان نۆرەی کاری کارەبایی تراکتۆرەکەیە. باشترین و خۆڕاگرترین وایار و گێنەر بەکارهاتوون. تایبەتمەندی تراکتۆرەکان گۆڕانکاری زۆریان بەسەردا هاتووە. سوکانیان کراوەتە پاوەر. داشبۆردەکەی شاشەیەکی ئەلکترۆنیە و پێوەری گەرمی و ساردی و خێرایی و تەنانەت ماندووبوونی بزوێنەرەکەشت پێدەڵێت. لە ڕێگەی هەستەوەری کارەباییەوە پێشوەختە لە هەر کەم و کوڕیەک ئاگادار دەکاتەوە. لایتەکانی 12 ڤۆڵتین و ڕووناچیان زەردە بۆ ئەوەی زووتیار بتوانێت لە شەویشدا بە ڕووناچیەکی باش کار بکات. ئێستا تراکتۆریش بە هەمان شێوەی ئۆتۆمبیلەکانی دیکە ئەبێ ینی ئۆپشنی زۆر بن. تایبەتمەندیەکانی و تراکتۆرە لە کارەباییاتەکاندا چی گۆڕانکاری بەسەرداهاتووە؟ وەڵام بۆیشی تەواوە ینی دەگاێت دەست بۆ لەوێ ئایپاتە ئەلکترۆنیە گریزاتی خت درستن ئیشارات ڕووباعی و تەنانەت لە ئۆتۆمبیلیشدا گەرنتیکردنی کارەباییات بڕێک زەحمەتە. ئێوەستان کردووە کە تراکتۆرەکە بۆ ماوەیەکی درێژ وایار و ئەوەی پەیوەستە بە کارەباییەکەوە وای خت تەغلیفکردینە ینی کو مەسەران
بۆ گەرم بیت نزیکی مەکینە دنیا گەرم بیت هیچ تەسیری خوڕینە ویل و تاکانی تراکتۆرەکە گەورەکراون 200 کیلۆگرام مادەی قوم خراوەتە چوار دەوری ڕینگ و ویلەکان بۆ ئەوەی هێزی ڕاشانی تراکتۆرەکە زیاتر بێت و هاوسەنجی لە نێو شێڵگەدا لەدەست نەدات بە بڕغووی ورد لە تراکتۆرەکە دەبەسترێن بۆ ئەوەی شل نەبنەوە. ئەوە بۆشترین مۆرگە تۆیرۆیە مۆرگە ئووسکۆ ترکیە این تۆش 26 2026 پێکتێتش هەش بڕغیۆ برغی سن بچیکن قویمتر تێدن سن مازن و پەحنۆتیە تۆیرێ 12 ئینجونی و مازنیۆوێ 24 اینجا یا تۆیرێ و ئەفساقۆلەژ مێ لێزەدا گرینج بەر وەزنی هەکو وەزن کەفتە سەر دۆشێ شوولێ خوب کردن ئەفساقۆلە مێتەخستینێ و هەر وەسۆل سینگیجی هەر ساقۆلە مێتەخستینە دۆ وەزنەوێ تەوەزنەوەی درست بیتن هەکو کێلۆنێت کەتن. بە 6 کاژێر کارکردن بۆ تەواوکردنی قۆناغی دووەم تراکتۆرێک بەهێزی 90 ئەسب دروستکرا گازوایل ڕۆن و ئاوی تێدەکرێت و تاقی دەکرێتەوە. بسم الله بەناوی تۆ خوددایە. زامن پێشتر تراکتۆرم لێ خوڕیوە ڕقە و ئەوەندە ماندووتەکە نەبێتەوە بەسەمەیان خوا لێ هەڵناگرێ نەرم و حەلیمە و خوادای ناوە ڕۆشتا ئێوارە جووت بکەی و لە نێو چێڵگە کشت و کاڵیەکاندا بسوڕێیت. تراکتۆرەکان بەپێی قەبارە و تایبەتمەندی جیاوازن هەندێکیان هەشگێڕن و هەشیانە گێڕەکەی 16 بە 32 هەم بە پەیدان و هەم بەدەست دەتوانیت لێی بخورێت. گەرمی و ساردیان هەیە و هەموو جوڵەیەکی تراکتۆرەکە لە ڕێگەی هێزی هایدرۆلیکەوەیە. ئەمانە بەرهەمی کارگەی هۆکن 6 زۆری تراکتۆرن بچووکترینیان هێزی 55 ئەسپە و نرخەکەی تەنها $10,000 گەورەتری نیشان هێزی 150 ئەسپی هەیە و نرخەکەی $40,000. ماوەتەوە حکوومەت ڕەزامەندی و نووسراوی پێدانی ساڵیانە و تابلۆی بداتێ و بچێتە نێو شێڵگە و پێشەنگاکانی فرۆشتنەوە. گاوێ سێ چوار بریکۆر دروستکردینە سووریە مە چێکریە سوودان مە چێکریە ئوردنێت هاتین ئەڤەل ئیماڕاژێکامێت مشاورات بکەین کەوە کالاف بینەوەێژی چوار دەولەتە نوکەمە بریکۆری خۆ هەیە کە ئەم تەرەکترە فرەکەینە دەربە حتى تركيشي داخلش مكان زقل عراقي شو زقل عراقي هر هجدا محافظه في تما كل اللي دون العراق قريبس بوهاتيه با رقم زور شماري زور بيان هاتي افي هيفي بمقربس ك 1000 تراكتور هاتش بانك زراعيه بغداد هكر هاتو قريبستك بمبت حتى 15 تراكتور موجود درخين زمان ابي تراكتور 5 سال از دم فلاح هر جهه که عاطل و استافمون ده چی تا گنده‌ای به بوتیکه توی تبه الا بجمت مکینه موتور عاطل بید اما تشتیدی استاف چی تا گندات گیره چکه چونکه تراکتور نشد بیته گەورەکردنی ویل و تایە و بەهێزکردنی گێڕ و ئەکسەڵ خێرایی تراکتۆرەکەی لە 25 کیلۆمەتر لە کاتژێرێکدا کردۆتە دووهێندا بۆ کاری نێو شێڵگە و هێزی ڕاکشان بەهۆی دەبڵ ئەکسلەوە هێزەکەی دووهێندەیە. تەواوی شاسی تراکتۆرەکە و تەنانەت کوشتنی شۆفێرەکەشی کراوەتە دەبڵ هایدرۆلیک بۆ ئەوەی شۆفێر بتوانێت بۆ ماوەیەکی درێژ کاری پێ بکات و ماندوو نەبێت. ڕۆژانە کڕیار بۆ کڕینی تراکتۆرەکان دێنە بەشی فرۆشتنی کارگا. ئەە سەر چەند هەیوانازل هیڤیا vê kargehê me Sûriya daxwaziyek mubazin al ser terektira heye ka xwedê hez kir temam bî belkî heyvanan pêncî terektira heta 100 terektira bimin Sûrî belkî wê betir heta 500 terektira jî em gehînin Sûrî. زەویەکی ڕق و نەچێڵدرا و بە خەرماشەیەکی هەشنووشی ڕادەکێشێت و هێزێکی باش و سوکانێکی پاوەر زووتر زووتیارەکە دەباتە سەرهێڵی زووتکردنەکەی. چوار گێز ناتکەژیت ئەوا سێ گێز ناتکەژیت ئەف گێزنەبەرێ نەبوون گێزنیت کوچکۆک بوون ینی بۆ بەزارە بۆ تۆڤی گەلەکە پێشکەفتیانی.
ڕۆژانە تراکتۆرێکی زۆر دێنە لای فیتەرەکانی پیشەسازی هەولێر و پەچیان کەوتووە. بەشێک لە تراکتۆرەکان پارچەی یەدەجیشیان نییە و دەبێت لە وڵاتی بەرەمهێنەرەوە بۆیان داوا بکرێت. ئەمەش کات و تێچی زۆر لەسەر خاوەنەکانیان دروست دەکات. پارچەی یەدەجی تراکتۆرن هەموو پارچەیەکی کە ئەو تراکتۆرانی بیانی دێن هەموو پارچەیەکی یەدەجیان هەیە؟ نا لەو حاڵەتەدا ئەبێ بوەستی تا داواکاریە کاولۆیە نێری تەڵەب دەکەێت پێتوانیە کە لە ناو خۆدا کارگە دروستەبی پارچە یەدەجیشی هەیە ئاسانتر ئەتوانێت کاری زووتیان ڕاپەڕێنێت لێرە هەبیتن کابراگا و پەڕی تاخیر 2 ڕۆژە وەکو وەستایەکی بە ئەزمون چیت هەیە بۆ ئەو کارگەی کە تراکتۆر لە مەودووە باشووری کوردستان دروستەکە چی بکات؟ وەڵا ئیحتیمامی پێ بداتن کە بیدایەت سە دروست دەکە ئاخیرش هەر ئەوە بیتن هوردە هوردە کوالێتەکەی نەینتە خوارێ جیاوازی کڕینی بەرهەمی بیانی لەگەڵ ناوخۆدا ئەوەیە کاتێک تۆ تراکتۆرێکی بیانی دەکڕیت لە کاتی پەکەوتنی تراکتۆرەکە لە هەر شوێ بێ ئەبێ بە تێچوێکی زۆر بیهێنیە لای فیتەر و لێرە چاچی بکەیتەوە. هەروە جیاوازیەکی دیکە ئەوەیە مەرزنی هەموو ئەو تراکتۆرانەی کە هاوردە دەکرێن پارچە یەدەجیان هەبیت، بەڵام ئەو تراکتۆرەی کە لە ناوخۆدا دروست دەکرێت تەواوی پارچەی یەدەک دروست دەکرێن و لە هەموو شارەکان هەن بۆ ئەوەی تۆی زووتیار تۆی کڕیار هیچ کات پەکت نەکەوێت. هەواڵت هەیە کە تراکتۆر لە مەودووە لە ناو خۆدا دروست دەکرێت؟ وڵای وا دەرن کارگەک بەتەمال ئامادەی ئەو تراکتۆرە بکڕویشی پێ وڵای ئەگەر بەدەدی گوتی بەدی لە گونجاوی سعرەکەی گونجاوی و موادەکانی باش بێ ئەدیلۆ لێرە بکڕین هەرزانتەوە پێ لە خۆمات دیگە پارچە ئێدەجی لێرە دەبی شەریکەکە بینیتن و لۆمە خۆشتە نەک ئێستا شتە کە نەبی داوا بکەین هەواڵێکی خۆشە بۆ زووتیار کە تراکتۆر لێرە دروست دەکرێت. ئەرێ وڵاوڵێکی خۆش ئەدیکم. جگە لە تراکتۆر تەواوی ئامرازەکانی جووتکردن دروێنە و هەر شتێک کە کەرتی کشت و کاڵ پێویستی پێبێت دروستی دەکەن. چیتر جووتیاری کورد چاوەڕێی دەستی فیتەر و پارچە یەدەجی وڵاتان ناکات. ئەمڕۆ تراکتۆری AAC بەرهەمی دهۆک بە گەرەنتی 5 ساڵ و بەڵێنی گەیشتنی تیمی چاکردنەوە بۆ نێو شێڵگەکەت متمانەیەک دەبەخشێت کە لەگەڵ هێزی بزوێنەرەکەیدا هاوتایە. ئەمە تەنها دروستکردنی تراکتۆرێک نییە، بەڵکو سەرەتای سەردەمێکە کە تێیدا کوردستان لە بەکاربەرەوە دەبێتە بەکارهێنەر و لە بازاڕەکانی ناوچەکەشدا لە کڕیارەوە دەبێتە فرۆشیار. مەید ئین کوردستان بە سپۆنسەری کاڤین فارم